بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەردەوامین لە گفتوگۆکانمان لە سەر ڕەوشی ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان. کاکەدا لە دێمە لای تۆ سنتەری میترۆ ئاشکرای کردووە کە بە بەراورد بە پارساڵ پێشێلکاریەکان بە ڕێژەی 89% کەمیان کردووە. پێت وایە ئەمە دڵخۆشکەرەیە؟ بێگومان ئێمە ینی ئەزمموی ڕۆژنامەگەری کوردی ئەزمونێکە لە ناو مێژووە، ینی لە قۆناغێکەوە بۆ قۆناغی تر لەگەڵ با بڵێن زیادبوونی ئەو ڕووداوانەی کە چنە بابی پێشێرکردنەوە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان حاڵەتێک لە وشیاربوونەوە ڕۆدا، چونکە لەناو ئەم هاوکێشەیە تەنها دەوڵەت نییە کە پێشێرکاریەکە، بەڵکو پێکاتەیەکی تریشەیە کە پێشێرکاری بەرامبەرەکرێت کەواتە بێدەنگ نابێت، کەواتە قسەی خۆیەکە بەتایبەتیش کە ئامرازی میدیا بەدەستی بەشێکی گرنگجیان پێکاتەوە هەیە، کەواتە بێدەنجی نییە لە بەرامبەر دیار دەکات. هەموو جۆرە دەنگ هەڵبڕینێک، هەموو جۆرە کاردانەوەیەک، هەموو جۆرە ناڕەزاییەک، بەرگریکردنێک حاڵەتێک لە هوشیاری دروستەکە کە سڵەمینەوەیەک لەو سەرەوە لە لای دەوڵەت دروستەکە بە تایبەتی هێزەکانی ئاسایشی ناوخۆ لەوەی کە ئەم پێشێرکاریانە خۆیانی لێ بپارێزن یان لانی کەم ئەگەر بۆ پاراستنی نێوبانجی دەوڵەتیش بێ دەسەڵاتیش بێ دووری لێ بگرن. لەبەرەوە ئاسایە لە هەندێک قۆناغا بینین حاڵەتەکان کەمە بنەوە، بەڵام بیرە نەچێت، ینی وەکو ئەوەی ئەو راپۆرتی سنتەری میترۆ ئاماژەی پێداوە ڕاستی پەیوەندی بە زۆر جار پەیوەندی بە ڕووداوە هەیە. لە ساڵی پارە ئێمە بەناو زنجیرەیەک لە ڕووداوی یەک لە دوایەکە تێپەڕین کە هەرێکێک لەم ڕووداوانە ڕاستیە مەیدانی کاری ڕۆژنامەنووسی بوون، یعنی بۆ نمونە چ لە شارێکی گەوری وەکو سلەیمانی، چ لە هەولێر یا لە شارەکانی تر کۆمەڵێک خۆپیشاندان و تەجەموعی بەشەری و ناڕەزایی هەبوو کە هەر کە ئەمە لە ڕووی ئەعلامیەوە مادەیەکە هەموو کەناڵێکی میدیایی ئیغراکە بۆی بچێ ڕووماڵی بکات، کەواتە زۆرترین تەجەموعی میدیاییش و پەیامنێری کەناڵەکان لەناو ئەم ڕووداوانەیە دروستە بێ، بۆیە چاوەڕوانکراوە کە زۆرترین پێشێرکاریش ڕووبدا، کەواتە لەو سەرەوە چاوەڕوانکراوە کە ژمارەی بەریەکەوتنەکان توندوتیژیەکان پێشێرکاریەکان زیاد بکە. لەم ساڵا ئەگەر ئەم نسبەتەکەمی کردووە پەیوەندی لە بەشێکی زۆریە پەیوەندی بچیوەیە بە دابەزینی چێروی ئەو ڕووداوانەوە هەیە کە بەریەکەوتن لە نێوان ڕۆژنامەنووسان و هێزەکانی ئاسایشی ناوخۆیە دروستەکە. ئەمەیە تەفسیری بۆ نمونە ئەو گۆڕاناکە کە لە نسبەی پێشێرکاریە هەیەوەکەوەی لە راپۆرتەکەی سنتەری میترۆیە. منەوێ بە خێرایی ئاماژە بە یەک مەسەلە بدەن سەبارەت بە ئازادی ڕۆژنامەنووسی. بەش بە حاڵی خۆم بڕوان بە لە بەرگرتنەوەی ئەزمموی گەلان نییە لە هەر بوارێکە، بەڵام بە قەناعەتی من ئێمە ئەبێ هەوڵ بدەین ینی هەندێک تەجروبەی وڵاتانەیە تاقیب بکەنەوە. لە بواری میدیایە تیۆرێکی پێوترێت تیۆری لیبرال، تیۆرێکی سەرنجڕاکێژە لە کاری میدیایە. ئەمریکەکان و بەشێک لە وڵاتانی ئەوروپا لە بیستەکان ئەم تیۆریان تاقیب کردەوە. ئەم تیۆرە ئازادیەکی ئێجگار ڕەهای بۆ ڕۆژنامەنووسان دابینە کرد تا ڕادەی ئەوەی تەبعاً منەزری گەورەشی هەبوو، فەیلسوفی گەورەی هەبوو بۆ نمونە لە جۆن لۆک، ستوارت میل کە هەموو ئەمانە بانگەشەیان بۆ لیبرالیزم کردووە لە هەموو مەجالەکانە بیما فیهم بواری میدیایش. ئەم ئەزمونە لە وڵاتەوە یەکگرتوەکانی ئەمریکا کە تاقیق کرایەوە دوای قۆناغێکی تر خەڵکی ئەمریکا خۆی ڕای گشتی ئەمریکا خۆی داوایان کرد ئەم ئەزمونە پیاچوونەوەی پیا بکرێت، چونکە پیان وایە کە مۆدێلێک لە ڕۆژنامەگەری سەری هەڵداوە، مۆدێلێک لە میدیا هاتۆتە پێشەوە کە هەموو بەرپرسیارەتێکی کۆمەڵایەتی لەسەر شانی خۆی لا بردووە. بۆیە تەماشاکەی خودی ئەو ئەزمونە کە بریتە لە تاقیکردنەوەی تیۆری لیبرالەکاری میدیایە بووە هۆکاری سەرهەڵدانی تیۆرێکی تر لە بواری میدیا کە تیۆری بەرپرسیارەتی کۆمەڵایەتیە. چونکە بۆ پێشم وایە کەم قسەیەکەم پێشم وایە ئەبێ خۆشمان کەم و زۆر بەم تەجروبەیە تێپەڕین. بە چ مانایە؟ بۆ مانایی کە لە ڕووی مەبدەئیەوە بڕۆمان بە ئازادی ڕۆژنامەنووسی هەبێ تا ڕادەیەکی زۆر بۆ لەبرۆ تۆ چۆن ئەزانیت هەڵە پیشەییەکانی ڕۆژنامەنووسان لەکوێیە لە چ بوارێکە ئەگەر ئازاد نەبێ لە کارکردنا، ئەگەر تۆ پێشوەخت ئازادی لێ قەدەغە کرد بێ با ڕۆژنامەنووس ئازاد بێ. ئێمە لەناو تەجروبەیەکی تاریخیین هەڵاکە قۆناغێک دێتە پێشەوە کۆمەڵێک ڕۆژنامەنووسی ئەکادمی خەڵکی پسپۆڕ و شارەزاد دروستە بێ و لە سەکۆکانەوە سبەنی هەڵوێزی لێ وەرەگرێت پێڵێ زەحمەت نەبێ. ئەمەی تۆ پێڕەوەیەکەی کاری ڕۆژنامەنووسی نییە، ئەمەی تۆ پێڕێت دوورە لە ئیتیچی ڕۆژنامەنووسیەوە، دوور لە ئیتیچی مینەوە، دوورە لە ممارەسەکردنی ئازادی ڕۆژنامەنووسی و لەم ڕێگەیەوە بوارەکە ڕێگەخرێتەوە پەیڕەو کراوە گەر بەم شێوەیە بێت. ئێمە تازە بە تازە بین لە ئێستاە باس لەوە بکەین. ئێمە باس چێکن باسێکین ئێمە تەجروبەیەکی تازەمان دەست پێ کردووە لە بواری میدیایە لە کوردستانە. ئێمە تەمینی میدیای کوردی بەگشتی 20 ساڵ نابێت
بەو مانایی کە ئێستا ئێمە بەمانەی تەواوی وشە باسیەکەین ئمە باسی پێش ڕاپەڕین ناکەین ئێمە ئەزمموی ڕۆژنامەگەری بە کۆمەڵی قۆناغاتیە پڕێەوە لە ڕۆژنامەی کوردستانەوە لە 1970 بۆ ئێستا کۆمەڵی قۆناغی پشر ڕۆژنامەگەریی سیاسی کللتوری بووە زیاتر ڕۆژنامەگەری بەمانەی تەواوی وشە لە دوای ڕاپەڕین دەست پێکە و بوعدی ئازادی ڕۆژنامەنووسیش لە دوای ڕاپەڕینەوە بە دیاریکراوی لە 2000ەوە دەست پێکە لەگەڵ سەرهەڵدانی مۆدلی چتری ڕۆژنامەگەری لە کوردستانە کە ڕۆژنامەگەری ئازادە کەواتە ئێمە ئەم ئەزمونە کە دەستمان پێ کردووە ئەبێ پێشوەخت باوەڕمان بۆ بێ ئازادیان بکەین ئازاد بن ئازادانە کار بکەن بۆ ئەوی لە خیلالی ئازادی کارکردنیان بۆمان دەرکەوێ هەڵەکانیان لەکوێ لادانەکانیان لەکوێ پێشێری کاری ڕۆژنامەنووسیان کردووە و لە هەمان کاتە لە حاڵەتی ممارەسەکردنی ئازادیە بەریەکەوتن ڕوەدا لە بەریەکەوتنە ململانیە ڕوەدا مناقەشە دەست پێکە مشتومڕ دەست پێکە حاڵەتێک لە وەعی ئیجتیماعی دەست پێکە کە لە ئەخیرە ئەبێتە مای جارێکی تر سەر لە نوێدامەزرانەوەی سپاس کاکاکە دێمە لای تۆ کەمبوونەوەی ئاماری سەرپێچیەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان لەم ساڵدا کە بە بەراورد بە پار ساڵ پێم وایە بەراوردێکی منطقی نابێت چونکە پار ساڵ ڕووداوەکان و خۆپیشاندانەکان ڕۆیاندا ینی ململانیە و ناکۆکیەکی زۆر هەبوو لە نێوان خۆپیشاندەران و لایەنەکانی دەسەڵات پێت وایە ئەمە بەمانای ئەوە دێت کە مافی ڕۆژنامەنووسان زامن کراوە و لایەنە ئەمنیەکانیش هۆشیارتر بوون لە مامەڵەکردن لەگەڵ ڕۆژنامەنووسان خۆیەوەی سروشتی ئەوەیە کە وشیارتر ببن وە شتێکی ئاساییشە و پێویستیشەوە بێ هەر کاتی خۆی فەلسفەی دەرکردنی قانونی کاری ڕۆژنامەگەریش لە کوردستاندا ئەوە بوو کە بەڕاستی قانونەکانی دیکەی مەدەنی قانونەکانی دیکەی جەزایی قانونێکن بە گوێرەی فەلسفەی حیزبێکی شمولی دانراون لە وڵاتە کە ناکرێت بۆ ئەمڕۆ کە ئێمە باسی ئازادی دەکەین بۆ ئەمڕۆ بەکاربێن ئاگینە زۆر وڵاتی پێشکەوتو هەیە ئەو باسی ئەمریکا کرا لە ئەمریکا قانونی ڕۆژنامەگەری نییە بۆ چونکو قانونە مەدەنیەکانیان زۆر پێشکەوتون و لە یەک سەتری دەستوردا باسی ڕۆژنامەگەری دەکرێت کە کەس بۆی ڕۆژنامەدا بخات و ئازادی ڕۆژنامەگەری لە ئەمریکا زامن کراوە لە هەموو قانونەکانی دیکەشدا قانونێکن بە گوێرەی ستانداردەکانی بنەماکانی مافی مرۆڤ ستانداردە جیهانیەکانی کە لە بۆ کاری ڕۆژنامەگەری ئازادی سیاسیەکان هەموو ئەو بارانەی دیکە بەکاردن بەڕاستی ئێستا ئەگەر شتێکی دیکەش بینەوە بەرچاوی خۆمان ڕەنگە ئەوەش بە نمونە بێتەوە کە ڕەنگە وشیاریەکە باشتر بوو بێ ئەویش ئەوەیە تۆ لە وڵاتێکی وەکو سوید ئەگەر بینی بەرچاوی خۆت ڕۆژنامەنووس بەچ بەناوبانگ دەبێ بەوەی کە ستۆریەکی زۆر باشی دروست کردووە لەوێ بەناوبانگ دەبێ سکانداڵێک ئاشکرا دەکە بەناوبانگ دەبێ لە وڵاتیمە بەلێدان بەناوبانگ دەبوو ڕۆژنامەنووس ئەوە نیشانایی ئەوە بوو کە بەڕاستی ئازادی ڕۆژنامەگەری لە وڵاتیمە زۆر لە پاشەوەیە بە تایبەتی لە قۆناغەکانی کە ئەحداسی زۆر گەرم لە وڵاتیمەدا ڕویان دەدا ئێستا ئەگەر شاهد بین ئینشاءالله بۆ داهاتوو شتی وا ڕوو نەداتەوە بێگومان دەتوانین بڵێن چوونەتە پێشەوە بەڵام تۆ بڵێ فەرموو قسەکەتەوە بەڵام ئێستا کە هێمنیەکی باش هەیە لە کوردستاندا و پێشەکاریەکان کەم بوونەتەوە ئەوە بەڕاستی ئینسان ناتوانێت زۆر مقایسەی لەسەر بکات بەڵام بەو شێوەیەش کەم نەبووتەوە کاکاکۆ بۆ نمونە تۆوتت هێزەکان یاخود لایەنە ئەمنیەکان لایەنە پەیوەندیدارەکان هۆشیارتر بوونەتەوە سنتەری میترۆ لە راپۆرتی وەرزی یەکەمی ساڵی 2012 ئەڵێت 17 پێشێلکاری بەرامبەر ڕۆژنامەنووسان کراوە ناڕۆمە تەفاسیلەوە چی بەرامبەر کێ گیرا و کێ لیدرا و کێ و لە ڕۆژانی ڕابردووشدا بینیمان کە ڕۆژنامەنووس شێروانی چی بەسەر هات و چی لەگەڵ کرا ئایا ئەمانە دڵخۆشکردن ئایا مافی ڕۆژنامەنووس بەم شێوەیە دابین کراوە یاخود بەم شێوەیە دابین نەکرێ بەم شێوە مامەڵەکردنە بەڕاستی لەوەدا لەوانێ من بەرامبەری تۆ بم لەوەی کە بڕێ ئازادی ڕۆژنامەگەری باشتر بووە پێشەکاریەکان کەمتر بوونێتەوە چونکە ڕۆژنامەنووسم لەوەدا من هەمیشە لە سەنگەرەکەی دیکەدا بەڵام کە دەڵێ کەمتر بوونێتەوە لەوانەیە وعی دەستگاکانی ئەمنی چوبیتە پێشەوە مش دەرم لەوانەیە بەڵام شەرت نییە چونکو ئێستا ئەحداسی گەرم نییە لە کوردستاندا تاوەکو مقایسەی پێ بکەین لەگەڵ ئەو کاتی کە پێشەکاریەکان زۆر بڵێ کاگەنان دێمە لای تۆ لە هیچ کام لەو حاڵەتی پێشێلکاریانەی بەرامبەر ڕۆژنامەنووسان کراون چ لەم ساڵ چ پار ساڵ چ ساڵانی ڕابردوو چ لەو کەیسانەی کە کەیسی کوشتنی تێدایە نمونەمان زۆرن هیچ بەرپرسێک یاخود هیچ کەسێک کە بەرپرسیار بوو بێت لەو مەسلەیە لە ئەنجامدانی ئەو کەس نەبراوەتە بەردەم دادگا ئامادەی بەردەم دادگان نەبووە ئەمە چیمان پێڵێ
ئەومان پێڵێ کە وەک باسم کرد ئەو ئازادی مزەیەفەیە واتە تۆ ئازادی قسە بکەیت ئازادی ڕخنە بگری ئازادی دۆکومنت بخیتە بەردەست بەڵام من جۆرێک لە ممانەعەم دروست کردووە جۆرێک لە مەناعەم هەیە جۆرێک لە حەسانەم هەیە بەرامبەر بەوەی کە مویە لە لەشم نەجوڵێ مویە لە لەشی ئەم دەساتە نەجوڵێ بەرامبەر بە هەموو ئەو کەیس و مەلەفانەی کە قسەی لەسەرەکرێت ئەمە با بڵێ ئیشکالەتە ئەساسیەکەی ئەم کۆمەلگاییە من لێرەوە دەمەوێت قسە لەسەر ئەو تونوتیژێ بکەم کە ئێوە باسان کردیارە من زۆر لەگەڵ قسەی برادرانم کە ئەحداسەکان وای کردووە ڕێژەی تونوتیژەکە کەم بێتەوە بەڵام تونوتیژەیەکی مەخفی هەیە نهێنی هەیە کە لە هەموو تونوتیژەکانی تر گرنگترە ینی ڕۆژنامەنووسێک قارەمانانە ئەڕوان ڕووماڵی شتێکە کات زلەیەکی لێدرێ هینێکی لێدرێ من پێم وایە ئەوە شانازیە کات و میدالەیەکە لە سنگێتی ڕۆژنامەنووسی کورد بەتایبەت ینی لە مستەوایەکی ئازایەتی و قارەمانەتیان هەر لە سەرەتای دەستپێکردنی کاری ڕۆژنامەنووسی بەتایبەتیش ئەهلیدا کە ینی با بڵێن ترسی ئەویان نییە ناکروزێنەوە بۆ مۆزوع بەڵام جۆرێکی تر لە تونوتیژی هەیە کە نهێنیە پەنهانە کە تونوتیژیەکی معنەویە بەرامبەر بەکاری ڕۆژنامەنووسێکی ئەوەیە کە قسەم لەسەری کرد ئەویش ئەوەیە کە هیچ کارێکی ڕۆژنامەنووسی بە هەند وەرناگیرێت جۆرێک لە کەلتوریکی سوخریە بەرامبەر بەکاری ڕۆژنامەنووسی دروستکراوە ینی بەرپرسانی کۆر ساڵانێکی دوور و درێژە بەتایبەتیش لە دوای ئەو زلزالە گەورەی کە بەهۆی ینی کۆمەڵی ڕۆژنامەنووسی ئازا و ئەوانە و کۆمەڵی کەنالی ڕاگەاندنەوە کرا بەرامبەر بە دەسڵات و ئەم کللتوری دروست کردووە ئەم دەسڵات حتمما دەسڵاتێکە لەگەڵ ئەوەیە دەسڵاتێکە خۆی لە پشتی مەکینەیەکی گەورەی ئەلامیەوەیە دەسڵاتێک لەگەڵ لەسەر ئەوەیە کە کۆمەڵێک پارۆپولی ئەم وڵاتە بەشێک لە سەرۆتی ئەم وڵاتە تەرخانەکە بۆ مکیاجکردنی خۆی کەنال دەیان و سەدان کەنالی ڕاگەاندنی ئەوەی کە لە ئامارەکانە هەیە بەست دوو پارتە باڵا دەستەکەی نیشتیمانی پارتی دموکراتی کوردستان کە فەرمانڕەوا لە کوردستانە ئەمە سەدان کەناڵیان هەیە لە هەموو شار و شارۆچکەی کەنالی ڕاگەاندنیان یعنی ئێستا ئەڵێن دەیان کەناڵمان هەیە سەدەها کەناڵمان هەیە خۆ هەشتا لە سەتی زیاتری هی سەر بە ئەمان سەر بەم حیزبانن ئەمان کوردویانەتەوە تەمویلیەکەن و لە پشتیەوەن و دامێکی زۆریەکەن ئەم دامکردنیشی بۆچی یانی خۆ ئەگەر وەکو بۆ کارێکی ڕاگەاندن بێت کارێکی ڕاگەاندنی با بڵێن لانی کەمی جۆرێک لە پرۆفشناڵێت بێت ئەو سەر و سەرچاو کارێکی گەوریان کردو کارێکی خێرخوازیان کردو بۆ ڕاگەاندن بەڵام زۆرتر بۆ مکیاجی خۆیانە بۆ بەستی خۆیانە بۆ ئیشوکاری خۆیانە و بە پارەی ملت زۆر جار بەرامبەر لە پێناوی بەرهەمێنانی توندوتیژیش لەنێو کۆمەڵگا کاتەکانانیەکێتی نیشتیمانی و پارتی دموکرات پێشێلکاری یەکەمن بەرامبەر بەم ئازادی دڵێ بە دڵنیاییەوە ئەوان بەرپرسیاری یەکەمن لە هەرچی ئەو وەزعی کە بەرامبەر بە ڕۆژنامەنووس هەیە و ئەوان بەرپرسیارن لە دوو خاڵی زۆر گرێت لە یەکەم لەوەی کە با بڵێن لەشکرێکی ڕۆژنامەنووسی گوێڕایالی حزبی و دەستگای حزبی بە پارەی وڵات بە بودجەی وڵات نەک بە بودجەی تایبەتی خۆیان بە بودجەی وڵات لە کڕینی ئەجیزەکانەوە لە پارەی کارمەندەکان دەنە من بڕام بۆ سێبەر و مێبەرە نییە باسی ئەو کەناڵانەکەن کە پێوەستن بە حزبەوە ینی کە بەڕسمی بەڕسمی بڵێ ئەمە ئەوان بەرپرسیارن بەرامبەر بە ئەمە دووەم شت کە لای من لە هەمووی گرنگترە لە هەموو تونوتیژیانەتریش گرنگترە ینی گوێنەدانە جۆرێک لە مەناعە ینی من دوو مصطلحەیە زۆر بە گرنگی ئەزانم لە مۆزوعی تونوتیژی بەرامبەر بە ڕۆژنامەنووسیە بەکاری بێنین ممانعە و مەناعە مانعی کۆمەلگا ینی ئەو سوخریەتە ئەو بێنرخکردنی کاری ڕۆژنامەنووسی کە دەستی پێکردو ساڵانێکی دوور و درێژە لە گوێنەدان و بەدوادانەچوونەوەوانە ینی بەسەر تۆ کارێکی ڕۆژنامەنووسیەکە دۆکومنتێک خەیتە بەردەست تەنها لە چەند دێڕێکە ئەڵێ وەکو ئەم ڕۆژنامەیە فلان ڕۆژنامە هاوڵاتیە ئاوێ ڕووداوێکی بەڵێ وەکو کاری وەکو پیشەی بەردەوامی خۆی لە بوختان هەڵبەستنووان ئەمە جۆرێکە لە فتوای خەتی ڕاستوچە بەسەر ئەو ڕۆژنامەیە تحقیرکردنی ئەو ڕۆژنامەیە یا تەنانەت ینی هەوڵدانی ناوزڕاندنی ئەو ڕۆژنامەیە ئەمە کوشتنە معنەوەیەکە توندوتیژە معنەوەیەکەیە کە بەردەوام کاگەدالت تاقیبی تۆ لەسەر کۆی قسەکانی کاگەنان تا چەند هاوڕایت لەگەڵ قسەکانی لە کوردستانە یەک حاڵەتە ئێمە کێشەمان لەگەڵەیە شێوەیە هێشتا لە بایەخی کاری ڕۆژنامەگەری تێناگەین و ئەمە حاڵەتێکی گشتیە و ڕۆژنامەگەری لە کوردستانە لە ڕاستیە میدیای حیزبی بە گشتی لە کوردستانە جا میدیای ئۆپۆزیسیۆن بیان دەسەڵات بێ خۆیان بەشێک لەم ئەجوایان دروست کردووە ینی بە بڕای من ئەگەر مەسەلەکە دروستکردنی دوانەیەک بێ بە ناوی دەسەڵات و میدیا بەپی ئەو نسبەی ژوێکە کاکەعدنان باسیێکە کە بەشی زۆری ئەم میدیایە وابەستەی حیزبەکانن ئەوە بە دڵنیاییەوە میدیای حیزبی بەگشتی خۆی بەشێکە لە دروستکردنی ئەجوایی ئەو سوخرێتی کە باسیەکەین بە میدیا بۆ لەبەرەوەی میدیا کە ئیلتزاماتی سیاسی زۆری خستە سەرشانخی خۆی بۆ خۆی بەشێک لە ئازادیەکانی خۆی چیە پێشێلەکە پێش وەخت بڕیارەدا چی تەختێ بکە و چی تەختێنەکە چی بڵاو بکاتەوە و چیدا بپۆشێ ئەمە من پێم وانە تەنها
دەسەڵات یان دەوڵەت لێی بەرپرسیار بەشێک لە میدیاکارەکانیش لێی بەرپرسیارن ئەمە حاڵەتێکی تر لە ڕاستیە ئێمە سەبارەت بە مەسەلەی پێشێرکاریەکان لە پێشێرکاریەکانە ئەم حاڵەتە ئەزانی لە دنیایشە هەیە ڕووداوەکانی 11 سپتەمبەر کە ڕوویدا لە ئەمریکا لە چەند پایتەختێکی ئەوروپیشە حاڵەتێک لە پاشەکشەی ئازادی کاری ڕۆژنامەنووسی دەستی پێکرد لە ئەمریکایە قانونێک دەرچوو بە ناوی مواجهەی ئیرهاب ئەوەی کە پێوترێ پاتریۆت لەو کاتەیە بەشێکی زۆری ڕۆژنامەنووسان توانای هەڵسوڕانیان نەبوو یعنی بتوان بە ئارزووی خۆیان کاری ڕۆژنامەنووسی بکەن ڕای تۆم ئەوێ کاک عەدنان لە قسەکانی وتی کە یەکێتی و پارتی زۆر بەوازحی وتی یەکێتی و پارتی بەرپرسن لەو پێشێلکاریانەی بەرامبەر ڕۆژنامەنووسان دەکرێت و ئەم ئازادیە بەرتەسکراوەتەوە تۆ تا چەند هاوڕای لەگەڵ ئەم خاڵەیە یەکێتی و پارتی پێشێنەری دەوڵەتن پێکێتنی دەسەڵاتن دوو هێزی سەرچین لە کوردستانە هەر ڕووداوێک لە وڵاتەیە ڕووبدا بەشێکی گەوری بەرپرسیارەکانە کە سەرشانی ئەوان بەڵام بە بڕای من ئێمە بێت زمانی بەرهەڵسکاری لە دەستنیشانکردنی ڕووداوە بەجێ بڵێن بەڵێ چونکە بە بڕوای من تەنها دەسەڵاتداران لێی بەرپرسیار نین ڕۆژنامەنووسێک کە نازانێت پیشەکەی چی ئەوش خۆی بەرپرسیارە ڕۆژنامەنووسێک کە بە ناوی تەختیەوە چێتە ناو ڕووداوێکەوە بەڵام وەکو کارێکتەرێکی سیاسیەکی بێ بە خەتیب ئەمە ڕۆژنامەنووس نییە ئەمە بێ پێش هەر شتێ فێری کەیتەوە بیبێتەوە قوتابخانەیەکی سەرەتایی بواری ڕۆژنامەنووسی پێی بڵێ کاکە ببە بە ڕۆژنامەنووس اینجا ئەو کاتە وەرە ببە سەرنووسەری ڕۆژنامەیەکیان گۆڤارێک تێکەڵکردنی پیشە لەگەڵ سیاسەتە بەو ڕادەیی بگات ئەندازەی ئەوەی تۆوە هەست بکەی بوارەکەی تۆ بریتە لە کاری بەرهەڵسکاری سیاسی کە ئەمە لێدوانە هەندێ سەرنووسەری ئەم وڵاتەیە کە لە ڕۆژنامە ئالیەکانمان بەداخەوەگەن بە زمانی خۆی اعترافەکە ئەڵێ ئێمە ناچار بووینە کاری بەرهەڵستکاری بکەن کاکە تۆ هیچ ناچار نیت کاری بەرهەڵستکاری بکەن لە ئەمریکایە ڕۆژنامەی نیویۆرک تایمز جارێکیان دوو ڕۆژنامەنووسیان ناردبوو بۆ پیشگیریکردن لە ڕێپەیوانێکی کرێکاران ئەو دوو ڕۆژنامەنووسە بە هیچ شێوەیەک بۆیان نەبوو نە ڕاپۆرت لەسەر ئەو مناسبەیە بکەن وە تا هەفتەیەکیش سزادران بۆ لەبەرەوەی تۆ کەسێکی پیشەوەری تۆ ئەچی بە دوای حقیقەتە ئەگەڕی تۆ ناچی بۆ لایەنگیری پێشوەخت لەسەر لە ململانی سیاسی نێوان لایەنەکان لەبەرەوە من پێم وایە آخر بۆی قسەکەم تەواو لەبەرەوە من پێم وایە مەسئولیەتەکە لە ئەو وەزعی کە لە بواری تەجروبەی ڕۆژنامەگەری ئێمەیە مەسئولیەتێکی هەمەلایەنەیە مەسئولیەتێکی بەپلەی یەکەم هاوبەشە بەڵام قستی مەسئولیەتەکە لەسەر شانی دەوڵەتە لەسەر شانی دەسەڵاتە بۆ لەبەر ئەوەی ئەوە لە بەپلەی یەکەم قانون دەرەکە ئەوە قانون جێبەجێەکە ئەوە بەر ڕۆژنامەنووسەکەوێ ئەوە یاسای بۆ دانێ ئەوێ تەعاملی لەگەڵاکە لەبەرەوە بەڵێ بەش زۆر سپاس بینەرانی ئازیز ئێستاش بە پرسیاری میوانەکانم بەردەوامە بین لەگەڵتان فەرموو ناوم شادیە جەلیلە لە پەیمانگەی تەکنیکی سلێمانیاتم بەشی ڕۆژنامەنووسی دوو پرسیارم هەیە لە کاک ئاکۆ پرسیاری یەکەم ئایا لە هەرێمی کوردستاندا ئازادی تەواوەتی دراوە بە ڕۆژنامەنووسان پرسیاری دووەم ئایا حکوومەت توانیوەتی ئازادی بە ڕۆژنامەنووسان بدات زۆر سپاس خوێندکاری قۆناغی چوارەمی بەشی ڕاگەاندنم چەند پرسیارێکم هەیە بەتابێت لە کاگەنۆر چکە نوێنەری سندیکایە لێرە و سندیکا خۆی بەنێری ڕۆژنامەنووسان ئەزانێ و حەزەکەم لەو قسەی کاکشوانەوە دەست پێ بکەم کە لە بەرنامەیەکە وتی بڵێن چۆم ڕێگاڵتە بە راپۆرتی سنتەری میترۆ و هەنێ سنتەری ترەکرێ منەمێ لێرەوە بڵێم کە حکوومەتی هەرێم بە ئاشکرا گاڵتە بە راپۆرتی سندیکاکە چکە ئەگەر گاڵتەی پێناکە ئەوە هەر شەش مانگی جاری راپۆرت بڵاوکەنەوە پێشەرکاری بڵاوکەنەوە یەک ئیسیجابی حکوومەتم پێ بڵێ بۆ ئەو راپۆرتانە یعنی ئێوە ئیشی سندیکا ئێستا بووە تەنها بە راپۆرت نووسین یعنی ئیشی سندیکا چییە من ڕۆژنامەنووسێکم لێم دراوە سندیکا چی کردووە من هیچی بۆ نەکردم هیچی بڵاو نەکردەوە خاڵێکی تریش هەر کاگەنەر باسی ئەوەی کە تا سەر دوای ئەوەی کە یاسا دەرچووە هیچ ڕۆژنامەیەک دانەخراوە بەڵام دایان کەناڵ تاڵان کراوە ستوێنراوە ینی خۆزگا باشکرا بە یاسا ڕۆژنامەدا بخرایە بەڵام تاڵان نەکرایە چکە لە هەموو حاڵەتەکە بوونی یاسایەکی خراپ باشتر نەبوونی یاسا زۆر دەستخۆش فەرموو داستان کەمال پەیمانگەی تەکنیکی سلێمانی بەخراتن میوانە بەڕێزەکانەکەم پرسیارێکیشم لە کاک ئاکۆ ئەوەیە ئایا هیچ یاسایەک هەیە پارێزگار لە ڕۆژنامەنووسان بکاتکەوە بکە ڕۆژنامەنووسان بە ئازادی کار بکەن پرسیارێکی تریشم ئەوەیە وە تا چ ڕادەیەک ئازادی لە هەرێمی کوردستان هەیە لەسەر ڕۆژنامەکان زۆر سپاس دەستخۆش دێکان کەوە خوێندکاری بەشی ڕاگەانی زانکۆی سلێمانی من سەرەتا دوو پرسیارم بۆ کاگەنوەرە ئاماژەی بۆ کرد کە دەیان نمونە هەیە بۆی کە ڕۆژنامەنووسان خۆیان لە یاساکە تێنەگەشتن و کاریان پێ نەکرێت بەڵام پێ دوانیە بە سەدان نمونە هەیە کە دەسەڵات کاری بەم یاسایە نەکرێت پێشێر کاری کردو بەرامبەر بە ڕۆژنامەنووسان پرسیارێکی تریشم ئەوەیە باسی لە
ئەمنی قەومی کرد لە کوردستانە من بە بڕای من پرسیارەکەی من ئەوەیە پەیوانی ئەمنی قەومی لە کوردستانە دەستەواژێکی لاستیشی بێ و دەسەڵات بە پێویستی خۆی ئەوە بەکاربێنێ پرسیارێکیشم بۆ کاک عەدالەت باسی تێگەشتنی ڕۆژنامەنووسانی کرد کابێت دەسەڵات کابێ ڕۆژنامەنووسان لەو یاسایە تێبگەن و پیشیان ئەو بێ ئەرکە پیشێگەی خۆیان جێبەجێ بکەن بەڵام بۆ تایسە حکوومەت تێرێم کارێکی نەکردووە هێزە ئەمنیەکان وا ڕابێنێکە چۆن مامەڵە لەگەڵ ڕۆژنامەنووسان ناکەن پرسیارێکیشم بۆ کاگاکۆیە ئەڵێ کاگاکۆ تۆ پێ دوایە داخستنی ڕۆژنامە لە کوردستانە تۆڵی ڕۆژنامە دانەخراوە ئەوە پێوەرێ بۆ ئازادی ڕۆژنامەنووسی سپاس حبین محەممەد خوێندکاری دوا قۆناغی کولێ عەلا پرسیارەکەشم تایبەت بە کاک ئەنوەرە کاک ئەنوەر وەکو ئێوە وەکو خۆ دەڵێ 6 مانگجارە راپۆرت و راپۆرتی لیژنەمان راپۆرتمانە بێ ئەو راپۆرتانە لە با بڵێن کە شەید سەردەشت شەید دەکرێ ئەڵەن تیرۆ کراوە کە شەید سۆران تیرۆرەکرێ ئەڵەن تیرۆر کراوە کە شەید سەردەشت تیرۆرەکرێ ئەکرێ بە تیرۆریست پاشان لە ڕۆژاونووسی ترە درێ بۆ نمونە بە ڕۆژی ڕوون لە ڕێبین هەردیە درێ لە ئاسۆس هەردیە درێ ئیشی ئەوە چییە یاخود توانی وتانێ کارێ بکەن حکومت بێنە دەنگ نەک بەدەنگ بە کردار بیسەلمێنێکەوە بەرگری لە ڕۆژاونووسان بکوەکو خۆ دەڵێ بەرگری لە ڕۆژنامەنووسی ئەندام و ئەندامی ژەکەینانی چه ئەندام بێ لە سندیکا چه ئەندام نەبێ چیتان کردویان چی وەکو کردار نەگۆکو هەر بەیان نامەیان راپۆرت یاغشتی لە بابەتە چی کراوە حکومت چی ئیجابێکی بۆ ئەو راپۆرتانیەوە وەکو کردار بەڵێ کارۆن محەممەد خوێنکاری پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەاندن دوو پرسیارمەیە سەرەتا پرسیارێکم بۆ کاک ئەنوەر کە لە سەرەتای قسەکانی ئەوتی لە کوردستانە 1000 و ئەوەنە کەناڵی ڕاگەاندن هەیە کە ئەمە ئاماژەیەکە بۆ ئازادی ڕاگەاندن لە کوردستان ئایا بوونی کەناڵ ڕێگەدان بەکردنەوەی کەناڵی ڕاگەاندن ئەمە بەسە بۆ ئەوەی کە بڵێن ئازادی هەیە ئەمە پرسیاری ئەو پرسیارێکشم بۆ کاک عەدالەت کە وتی هەنێ ڕۆژنامەنووس هەیە کە لە کاتی پیشەکانە سیاست و پیشەکان تێکەڵاوەکەن ئەوە من لەگەڵیان هاوڕام لەگەڵا کە ئەوە لادانە لە ئیتیکی ڕۆژنامەنووسی بەڵام ئەو ڕۆژنامەنووسانەی کە کاری خۆیان وەکو ڕۆژنامەنووسێک جێبەجێ ئەکەن پێشەلکاریان بەرامبەر ئەکرێت سوپاس چاوان حسامەدین خوێندکاری بەشی ڕاگەیاندن پەیمانگای تەکنیکی سلێمانی دوو پرسیارمەیە یەکەمیان بۆ کاک عەدنانە بەڕای تۆ دەسەڵات خۆی بەرپرس نییە بەرامبەر و پێشەلکاریانی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان ئەکرێ پرسیاری دووەمیشم بۆ کاک عەدالەتە پێدوانیە کە ڕۆژنامەنووسان لە کوردستان بوونی نەبێ لەبەرەوەی بەڕای من ئەوەی منەی بینم کە ڕۆژنامەنووسی زیاتر تێکەڵاوی سیاست کراوە ئەو پرسیارەکەم بۆ سوپاس فەرموو بەمۆ ئەحمەد پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەیاندن ڕۆژنامەنووسی بە خێراتی میوانەکانیشەکەم پرسیارێکم بۆ کات عەدنان ئەوەیە هەڵەیە کۆمەڵە یاسای باشەیە بەڵام کاری پێ ناکرێت کێ بەرپرسیار لە جێبەجێ نەکردنی کێ کاری پێ ناکرێت ئایا وەکو پەرلەمانتاران وەکو پەرلەمان لێپرسینەوەتان چێ بۆ لێپرسینەوە ناکە هەرکی پەرلەمان پێم لێپرسینەوەژەکەوێتە سوب بەڵام بۆچی تا ئێستا ئەو وەرکەتان بەلاناوە پرسیارێکی تریشمەیە بۆ کاک ئەنوەر حوسێن ئەڵێ ئێوە وەکو داکۆکی کاری ئێوە هەر داکۆکیکردن بە قسەیە یاخود عملیەکانتان کامەیە یاخود ئەو بربەستانەی کە بەرامبەری پێشەلکارەکان کردووە کە چ بربەستێکان داناوە بۆ پرسیارێکی کەشم بۆ کاک ئاکۆی ئەڵێ ڕۆژنامەنووس لە وڵاتی ئێمە هەتاوەکو لێی نەدرێ گەورە نابێت جا خۆ ئەگەر وا بێمان معوەقبن جا ئەگەر وڵاتێک ڕۆژنامەنووس بە لێدانی بێ ئەمە خۆی لە خۆی ئەسڵان دیموکراسیت نییە ئازادی نامێنێ تۆ ئەڵێ لە سویدا بە راپۆرت و بە کۆمەڵەشت گەورە بەڵام لە وڵاتی ئێمە بە لێدان ئەگەر تۆ ئازادی هەبێت وینێ لێدان بۆچی بکرێت فەرموو سەرەتا بە خێراتنی میوانەکان دەکەم لە ڕاستیا پرسیارێکم هەیە بۆ کاک ئەنوەر کە باسیەوە دەکا با بڵێن خۆی کە نوێنەری سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانە ئەگەر ئەو خۆی ئەو قسەیە بکات بڵێ ئەگەر بۆ نمونە لە شوێنی کۆک و بەردەرشی سەرایە ئەگەر دووسێ میدیاکار ڕێگری لێ بکرێ ئەمە مانای ئەوە نییە کە ئازادی لە بار برابێ بەڵام لە هەمان کاتا بینیمان میدیاکارێکی بیانی کە پێشێلکاری بەرامبەر کرا کە هەموو دنیازانی ئایا ئەم جیاوازیە بۆ لە بینی میدیاکارانی کورد و میدیاکارانێکی بیانیترە پرسیارێکی تریشم بۆ کاک ئاکۆ کە باسی ئەوە دەکا بۆ نمونە لە دەوڵەتێک وەکو ئەمریکادا یاسایەکی مخەسەس نییە بۆ کاری میدیایی ئەمە با بڵێن وای ڕوون کردەوە کە کەلتورێک هەبێ ئایا دەسەڵات کە یاسای داناوە بۆ کاری تایبەتە یاسای دابین کردووە تایبەت بە کاری چاپەمەنی بۆ یاساکان جێبەجێ ناکە یا ئەو خۆتە
یاساکان جێبەجێ بکە یاخود ئەوەتە میلەت ڕابێنێ کۆمەڵگە ڕابێنێ لەسەر ئەوەی کە ڕێزگرتن لە میدیاکاران ببێتە کەلتورێک. زۆر سپاستان. سپاس. من سابر عەبدوڵڵا خوێندکاری بەشی ڕاگەاندن لە پەیمانگای تەکنیکی سلێمانی. دوو پرسیارم هەیەکیان بۆ کاک عەدنان عوسمان. کاک عەدنان ئێمە وەکو دەزانین کە یاسای تایبەت بە ڕۆژنامە نووسیمان هەیە و پەرلەمانیش بە کۆی دەنگ پەسەند کراوە، بەڵام تۆ دەڵێ جێبەجێ ناکرێن. ئایا ئیشی پەرلەمان چی ئەدی؟ ئەگەر هاتوو پەرلەمان یاسایەکی دەرکرد و ئەو یاسا جێبەجێ نەکرا ئەیوا پەرلەمان دەسەڵاتێکی کارتۆنی هەیە، حەق وایە ئێوە پرسیینەوە لێ بکەن نەسن بۆ پەرلەمان، بەڕاستی ئێوە لە سەرتان دەکەوێت یاساک دەربکەن چونکە ئەوە بە کۆی دەنگ چوونە ئێوە بە ویستی خۆتان نەچوون، یاساکتان دەرکرد جێبەجێ نەکرا هەڵوێستان هەبێ وەرنە دەرەوە کاکە بۆ دادەنیشن لەوێ دەزانن یاسا جێبەجێ ناکرێ. ئەمە یەکیان. پرسیارێکی تریشم بۆ کاک ئەنوەر. کاک ئەنوەر ئێوە لە سەندیکای ڕۆژنامە نووسان وەکو من ئاگادارم تەنها ئەو کاتە دێنە جواب لەسەر ڕۆژنامە نووسان ئەگەر پێشەرکاری بەرامبەرکرا جاو کاتێگە هەموو جانی شکێنرا ئەو کات ئیسیفادەی چی هەیە دوای دەیکەم بە راپۆرتێک و دەینووسنەوە بەڕاستی واتان لێ هاتووە وەکو مێژوونووسێکتان لێ هاتووە نەک بڵێن وەکو داکۆکی کارێک لە سەندیکای لە ڕۆژنامە نووسان. حەق وایە ئێوە بەر لەوەی ئەو پێشەرکاریانە بکرێن هۆژداری بدەنە دەسەڵات کاکە، هۆژداری بدەنێ ئەو پێشەرکاریانە بوەستێنن، ئەگەر نێوەستێنن ئێمە خۆمان دەیوەستێنین یەکلایی دەکەینەوە. فەرموو. فەرح بەهیج لە پەیمانگای تەکنیکی سلێمانی بەشی ڕاگەیاندن ڕۆژنامە نووس. پرسیارم هەیە بۆ کاک ئەنوەر. پێتان وانییە کە هێزەکان ناوخۆ پێویستیان بە ڕۆشنبیری یاسایی هەیە بەرامبەر ڕۆژنامە نووسان لە کاتی ڕۆماڵکردنی ڕووداوەکاندا. سپاس. سپاس. بەڵێ بینەرانیازی زۆر سپاسی و خوێندکارانە کەم بۆ پرسیارەکانیان پاش ئەم ناوبڕا وەڵامی میوانەکانم وەرەگرن.